کارەبا سێ و چوار ڕۆژە هەر تەواو خراپەوە ئێمڕۆ بۆ نمونە ئێمە لە 12 بۆ 2 کارەبامان بوو هەر لە بەیانی مۆلیدەی شەکە تاسیری سەرشینیەکەمە زۆر هەیە لەبەرەوەی سا مۆلیدەی مۆدە بەخوادام پێریشمانەیە بەسە حەساگم و بەردەکە و ئەم مەکینەی شەربەر سەلاجەمی جەماعەتەکانمان کوژانەسەوە بەس بۆ قەزی ئەم حکومەت ئێمە بۆ کارەبا هەرچی قسە بگەی هیچ ئیسفادەی نییە لەبەرەوە گشت ساڵ ئێمە دووبارە وێتەوە حکومەتێکە خۆی هاوارەکەژە پارەم نییە گاز وایل بۆ تۆرباینەکان بزیێنم ئەیترمە حکومت ناوێنەی چی هەرواز بێرە لەمە حکومەتیە باشتر ئەمە گشت ساڵی خۆیان دووبارەیەکەنەوە هیچ یعنی وەک قەشمەری پێکردنەوە ملەتە هۆکاری کەمی کارەبا حکومەتیە لەبەرەوە تۆ لە 30 ساڵ حکومڕانیە نەتوانی ڕۆژی 1 ساعت ساڵی 1 ساعت کاربا بەرهەم بێنی ڕاستەکەیەوە هۆکارەکەی بۆ حکومەت دەگەڕێتەوە ئەمە لایانی حکومەتی لایانی خەڵک بەسەرەن خەڵکیش زیاتر مەسەلەن بە فڕدانی کارەبا ئەگەر خەڵک دەست بگرێ بە کارەبا لەوانەیە زیاتر بەشمان بکات لەو کاتێک ئێستا هەمان ماناتی خەڵک دەبێ کارەبایە وڵی ئەوە زۆر دیارە بەتایبەتی لەم گەرمیانەیە ئێرە گەرمیانە لە گەرمیانە ڕاستی خەڵک پێویستی بە کارەبا هەیە پێویستی بەوە هەوای فێنەگەیە کە کارەباشت نەبێ موافقەت دەست ناکرێت لە خەڵک معناتەکانی مەلەوانەی لە شارەکانی کە زیاتر بێ لێرە لەبەری گەرمایە وەکو داواکاری ئەو زۆر کاتدام داواکاری کراوە لە حکومەت یاریمی کوردستان داواکارین کارەباکەمان بۆ چاک بکەم مەسەلەن بەڵام ئەم قسەی وازەم سواوە بەڵام هەر منشەی گەێنم داواکارم لە حکومەتی هەرێم کە بتوانێت بە شێوازێکی باش و سیستماتیک کارەبا باش بکە لەگەڵ هاتنی وەرزیاوین و مانگی ڕەمەزان کارەبای نیشتیمانی بە شێوەیەکی زۆر بەرچاو کەمی کردووە خەڵک بە ڕۆژووە کارەباکەش بڵێم هەر نییە نابێتە درۆ لەگەڵ ئەمەشە کارەبای مۆلیدە ئەبێ پارەکە زیاد بکە موچەند نییە بارگرانیەکی یەکجار زۆری لەسەر خەڵک دروست کردووە نەوەکو کەمیش بە تایبەتی ئێساکەی کە مانگی ڕەمەزانە و خەڵک بە ڕۆژووە وەڵڵی وام لێ دێ بەهۆی بێکارەباییەوە وام لێ دێ هەموو ڕۆژەڵێم بەیانی ڕۆژۆکە بناگرم بەڵام کەشکانم بیت تۆزێ ئارامە بیتەوە بەیانی هەمەیگرمەوە بەخوا هەموو ڕۆژام لێ دێڵم بەیانی ناگرم ئێستاڵێم بەیانی ناگرم